دڵم بۆ تادیلی دنیایە ئەڵڵاه لێم نەبووری خۆم ڕووسیایە ئەڵڵاه دڵم بۆ تادیلی دنیایە ئەڵڵاه لێم نەبووری خۆم ڕووسیایە ئەڵڵاه نەفسی مەستم لەناو تەلیسمی سەرابە بەبێ مەوا هەنگاوینە بەگشتلادا نەفسی مەستم لەناو تەلیسمی سەرابە بەبێ مەوا هەنگاوینە بەگشتلادا سپیکەوە وەک مناڵی لەژێر هەوری میهرەبانی تاوەستاوم بێبارانی ئەوینی تۆ من سوتاوم بێبارانی ئەوینی تۆ من سوتاوم دڵم بۆ تادیلی دنیایە ئەڵڵاه لێم نەبووری خۆم ڕووسیایە ئەڵڵاه دڵم بۆ تادیلی دنیایە ئەڵڵاه لێم نەبووری خۆم ڕووسیایە ئەڵڵاه نەفسی مەستم لەناو تەلیسمی سەرابە بەبێ مەوا هەنگاوینە بەگشتلادا نەفسی مەستم لەناو تەلیسمی سەرابە بەبێ مەوا هەنگاوینە بەگشتلادا مەحاڵاژین بێ پڕشنگی تاوگەیاوین بێ پەیام و لوتفی تۆ ڕەب العالەمین بێ پەیام و لوتفی تۆ ڕەب العالەمین ئەشکی چاوم ئەڕژێتە سەر دەستی نەزا لێم ببوورە بەر لە ساتی مەرگ و سزا لێم ببوورە بەر لە ساتی مەرگ و سزا دڵم بۆ تادیلی دنیایە ئەڵڵاه لێم نەبووری خۆم ڕووسیایە ئەڵڵاه دڵم بۆ تادیلی دنیایە ئەڵڵاه لێم نەبووری خۆم ڕووسیایە ئەڵڵاه نەفسی مەستم لەناو تەلیسمی سەرابە بەبێ مەوا هەنگاوینە بەگشتلادا نەفسی مەستم لەناو تەلیسمی سەرابە بەبێ مەوا هەنگاوینە بەگشتلادا